کاتێرێمەوە ڕێگنەکەوتنی لایەنەکان لەگەڵمانایە لە شاری هەولێر. کاک حاجی شەوتان باش، ببوورە بۆی کە ڕوویدا دەنگیەوە دەگەشتە لای ئێمە. ئێوەتان بڵاو کردوێتەوە کە گەر لایەنەکان تا 6 مانگ نەگەنە ڕێکەوتن ئێوە دەستبەردار دەبن لە پۆستی پەرلەمانتارەتیتان. سپاسانەکە مەنای خۆی گەورە مێتەبان. طبعا من تەمەنامە کرد وام نەنووسایە و تەمەناشەکەم ڕوو نەدا، چونکە من بە ئەرکی سەرشانی خۆمەڵەسم وەکو پەرلەمانتارێ، بەڵام کە لەناو واقعێکە ئەژیم ئەو واقعە وا ئەخوێنێتەوە کە پەرلەمان ئەو ڕۆڵ و ئەو دەورەی نەبێت کە بتوانێت چاکسازی بکات لەم وڵاتە. پەرلەمانێک ئەگەر نەتوانێت لایەنەکان کۆ بکاتەوە لەناو قوبەی پەرلەمانە بۆ ئەوەی بیانگەێنێت بە چاکسازیەک، و پەرلەمانێک نەتوانێت حکومەتێک کۆ بکاتەوە یا عەلە لەقەل چەند وەزیرێک لە حکومەتێک یان تەنانەت وەزیرێکیش لە محاسبە بکە یا لێپرسینەوەی لەگەڵ بکە یا متمانی لێ بسەنێتەوە. من لەو ڕوانگەەوە باسم کردووە، لە ڕوانگەی تریشەوە کە لەناو واقعێکی تاڵی ناو میلەتێکە ئەژین، ئەوە تا نزیکەی 20,000 گەنجت ئەم وڵاتی بەجێهێشتووە. جەنازە بە بەرچاوی منی پەرلەمانتارەوە لەو دیوی سنوورەوە لێرە گەنج ئەڕاو لەو دیو بە جەنازەی دێتەوە، پێشمەرگەی داما و شەهید دەبێت 5-6,000 دیناری لە گیرفانانیە، مناڵی شەهید دەبینم محتیاجی دینارێکە. ئەو هەموو گەنجە دەست بە تاڵ و فەقیر و هەژارا بینی. ئێمەش کاکە گیان ڕاستە پەرلەمانتارین، بەڵام بۆ ئەو نەچونێتە پەرلەمان بۆ ئەوەی بە کوردیەکەی کە شوفش بە سەر خەڵکا لێ بدەین، بۆ ئەو چوین معاناتیان چارەسەرکەین، بۆ ئەوەی چوین قەیرانی دارایی نێرین، بۆ ئەوە چوین یارمەتی پێشمەرگە بدەین مستەوای اقتصادیان بەرزەوەکەین، بۆ ئەوە نەچوین دابنیشین وەزیرە بێت و نەختێ باسی نەشاتات و چالاکی خۆی بکات و لە نەتیجەیە بچێتە دەرەوە و هیچ لێپرسینەوەیکی لەگەڵان نەکرێ. ئەمەی کە ئەبیندرێ ئەم واقعە تاڵەی کە تایەتی بەڕاستی ئێمەی پەرلەمانتار لەم دەقەیەوە بەشدارین لەو گەندەڵیەی کە ئەکرێ، بەشدارین لەو ناچاکسازیەی کە ئەکرێ، بەشدارین لە چارەسەر نەکردنی کێشەکان. مادام بەشدار نین لە چارەسەرکردن، با بەشداریش نەبین لە چارەسەر نەکردن. بۆیە من وەکو پەرلەمانتارێک وا بە باشە بینم، نە زەمیرم نە ویژدانم ڕێم ئەدا لەوە زیاتر تەحملی ئەو وەزع بکەم. من لە دوای ئەو حاڵەتانەی کە زۆر ئەبیندرێ لە دوای 6 مانگ چاوەڕی بارودۆخە کاکەم، ئەگەر نەبوو زۆر طەبیعیە کاکە پەرلەمان خۆ هەر منیتیانین با پەرلەمان بچێتە ڕێوە. بەڵێ کاک حاجی تۆڵی پەرلەمانێک کە نەتوانێت سادەر بکات، پەرلەمانێک کە نەتوانێت وەزیرێک بانگشتی پەرلەمان بکاو لێپرسینەوەی لەگەڵ بکات، لەبەرەم و کارانە باڵێن دەستبەرداری پۆستەکەتانە بن و ئەگەر لایەنەکانیش نەگەنە ڕێکەوتن. ئێوە لە ڕابردوو چەندین وەزیرتان بانگشتی پەرلەمان کردووە، ئەنی پێت وایە ئەو بانگشتکردنانی کە ئێوە کردوتان لە ماوەی ڕابردوو نەتانتوانی وەک پێویست لێپرسینەوە لە وەزیرەکان بکەن؟ نەخێر، ئەوەی کە بانگشتی وەزیرەکان کرابێت تا حدێک تا ئەو فترێ باش ڕۆی، تا ئەو کاتێک کە ئەو بارودۆخە سیاسیە دروست نەبوو، بەڵام ئێستاکە بارودۆخێکی سیاسیان دروست کرد، وایان لێکرۆوە هەر وەزیرێک خۆی معلق کردو بە کورسیەکەی سەرۆکی یاریێمەوە کە نەما ئەگەر تۆ بێنی کورسیەکە لەگەڵ خۆیان ڕاکێشێ، وا ترساون ئێستاکە. پێشتر هاتوون، بەڵام کام وەزیر بۆ محاسبەی ناو پەرلەمان هاتووە، چ وەزیرێک هاتووە بۆ محاسبەی، بەڵام پێتوانی ئەگەر وەزیرێک لەسەر هەر لایەنێک بێت گەر لە پەرلەمان داوای ئەوە بکرێت کە بێتە پەرلەمان پێویستە لایەنەکەی ڕازی بێت. آخر ئەوە مشکلەیە، چۆن چی لاقی بەسەر لایەنەوە؟ ئەمە وەزیرە و پەرلەمان متمانی پێداوە، لجنەکان لە پەرلەمانە دابەش بوونە، ئیشی لجنەکانە، ئیشی ئەندام پەرلەمانە، ئیشی دە پەرلەمانتارە و ئیشی سەرۆکاتی پەرلەمانە ئیستعدای بانگێشتی وەزیرێک بکە. ئەوە ئیشی لایەن نییە، یعنی من وەزیری کوی من لە وەکو یەکگرتو ئەبێت چاوەڕی من کە پەرلەمان بانگی بکە، یان سەرۆک حیزبەکەی یان سەرۆک حکومەت دەبێت پێی بڵێ ئیجازەی بدا بێتە پەرلەمان. ئەمە لە چی یاسایەکی چ دەوڵەتێک ئاشتیوا هەیە؟ کاک حاجی کاتە ڕاد لەسەر ئەوەی ئەو لێدوانەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران چییە کە دەڵێت هیچ وەزیرێک نابێت بەبێ پرسی من بچێتە پەرلەمان؟ بەچی یاسایەک، بەچ قانونێک، بەچ بڕگەیەکی قانونی؟ ئەی وەزیر لەکوێ متمانی وەرگرتووە؟ وەزیر لە ئەنجومەنی وەزیران متمانی وەرگرتووە یا پەرلەمانتار متمانی پێداوە؟ ئەگەخر بۆیە من ئەڵێم ینی ئەبەم حاڵە بارودۆخە ئەوها بڕوە، بۆیە بە سەرۆکایەتی پەرلەمان لەمە زیاتر بێدەنگ نەبێ. معقول نییە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وا بڵێ بە وەزیرێک بەبێ ئەمری ئەو نەچێ. باشە وەزیر یەکەم وەزیر مۆزەفی بەردەستی ئەو نیە، وەزیرە متمانی خۆی وەرگرتووە لە پەرلەمانەوە، دووەم ناکرێ ئەو بە پەرلەمان وا بڵێ، پەرلەمانە متمانی بەخۆی بە وەزیرەکەش داوە، پەرلەمانە لە توانە و دەسەڵاتی ئەو وەزیرە بێنێ. بەڵام ئەمڕۆ بارودۆخە سیاسیەکەیان وا تێکەڵکێش کردو وەکو تۆ ڕیماسیان لێ کردو کە کاتێ لوو لەبێ نازانین لەکوێوە دەستکاری بکەی بگۆڕدرێ. بۆیە پەرلەمانەکە ڕۆڵی خۆی نەبینێ، منیش وەجبور بۆ ڕیادە بدەم. بەڵام کاک حاجی سەرۆکی پەرلەمانەڵێت پێویست ناکا کەس دەبەر پرسیارەتی ڕاکات و باسی لە ئەزمموی ئەنجومەنی وەزیران و حکوومەت هێرەمی کوردستان کردووە. لەسەر لێدوانەکەی سەرۆکی پەرلەمان چی هەڵێ؟
من لەگەڵ ڕێزم بۆ سەرۆکی پەرلەمان تاوان وەکو شخصی وەکو دکتۆر یوسف زۆرم خۆشەوە و ڕێزی تایبەتیشم هەیە بۆی بەڵام وەکو سەرۆکی پەرلەمان ئەبێ ئەگەر ئەو قسەیە تەحلیل بکەی بچێ لە مەسئولیەت ڕاکە ئەگەر مەسئولیەتەکە ئەوە بێت کە من ئێستاکە مەسئولیەتی سەرشانی من ئەوەیە چارەسەری کێشەی خەڵک بکەم چارەسەری قەیرانی دارایی بکەم بارودۆخی ئابووری پێشمەرگە چارەسەرکەم گەندەڵی لە وڵاتە نێلم دنیای ڕۆژانە زیاتر لە 150,000 بەرمیل نەوت ئەدەزرێت لە وڵاتە من ئەوم بۆ چارەسەر نەکرێت توخوا ئەوە مەسئولیەتە من هەمە بچ مەسئولیەتێکمە لەسەر شانتا لە پەرلەمانتە ئەدام کردبێ خەڵک دڵی پێخۆش ببێ کام گەندەڵم داوەتە محکەمە کام وەزیر کاک حاجی کاتە تۆ باسی لە ئەزمموی خۆت کرد کاتە چی بۆ وەزیرەکانڵێ مەسئولیەت نییە چی بۆ وەزیراناڵی کە ئێستا لە حکومەت هێرێمی کوردستانن و وەزیرەکانی حیزبەکەی خۆتان کە بەشدارن لە نێو حکومەتی بنکەفراواندا من ئێستاش ئەڵێم نەکرد بە وەزیرەکەی خۆم بە وەزیرەکانی خۆمەڵێ من 5 وەزیرمانەیە 5 وەزیرەکە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانی هەموو وەزیرەکانی تریش بیدایەش ئێستاکە ئەگەر یەکگرتوو بە قسەی من بکاو من لە قیادەی یەکگرتوو بم بڕیار بەدەستی من بێ بەیانی کە ئەکاتە نەزم چەند شەمە بەیانی دووشەمە یعنی من یەکسەر سەح بکەم لە حکومەت منێک لە ماوەی 24 ساڵی ڕابردووە بە دوو دەسەڵات گەندەڵی دروست ببێ قوڕێکیان بۆ خەڵکە گرتی بێتەوە من ئێستاکە بی پێوم من تەحمل شتی وا ناکەم خەڵکی ئەوە ئێستا من لەسەر ئێمە حسابێکە من گوناحی من نەبووە گەندەڵی 24 ساڵی کە ئەمڕۆ ئێستاکە من باجەکەی بدەم کاتە گەر کاک حاجی بمانەوێ بەڵێ گەر باردۆخەکە بەم شێوە بڕوا کە تۆ ڕەخنەت لێ هەیە ینی تۆ دەتەوێت ببیتە یەکەم کەس کە بەرپرسیارەتی تێ و کۆندامی پەرلەمانی کوردستان گەر بارودۆخەکە وا بڕات دەست لە پۆستەکەت بکێشیتەوە بەڵێ بۆ نەکێشمەوە من لەوە باشترە ڕۆژانە پێشمەرگە بە گریانەوە کاتە چی بە هاوکارەکانت دەڵێی لە پەرلەمان ئەندامانی پەرلەمانی حیزبەکەی خۆت و پەرلەمانتارانی لایەنەکانی تر من داوا ئەەکەم لە هەموو پەرلەمانتاران هەموو فراکسیۆنەکان هەموو سەرۆکایەتی پەرلەمان بەڕاستی ئەبێ هەڵوێستیان هەبێ لە بەرامبەر ئەم بێڕێزیە بەرامبەر پەرلەمانەکرێ لە بەرامبەر ئەم هەیبەت شکاندنە لە بەرامبەر ئەم بە هیچ نەزانینەی پەرلەمان معقول نییە پەرلەمان بێدەنگ بێ و دابنیشێ ئەو هەموو گەندەڵێ و ناعەدالەتی لە دەرەوە دروست بێ و ئێمە نەتوانین نە چاکسازیەکی سیاسی بکەین نەتوانین نە چاکسازیەکی ئابووری بکەین نەتوانین نە چاکسازیەکی ئەمنیش بکەین معقولە وەزیری پێشمەرگە تەنانەت داوای بەس ناوی کردووە ناو لە هێزەکانی هەفتە ناویان نەداوە پیان معقولە ئەو وەزیری پێشمەرگە معقولە وەزیری پێشمەرگە داوای ئەوەی کردووە دنیای پێشمەرگە ڕوتبەی بەرزەوە بۆی ناکەن تا ئێستاکە هێزی پێشمەرگە یەک ناگرێتەوە هێزی ئاسایش یەک ناگرێتەوە دوو ئیداری لە ڕووی عملیەوە هەر هەیە ئیتر ئەم پەرلەمانە ئێستاش قوڕێکی ترمان بۆ گیراوەتەوە ئەوەیە ناتوانین یاسا دەرکەین لەبەرەوە ئێمە سەرۆکێکمانەیە کەس نازانێ یاسای بۆ بەرین یا بۆ نەبین ئێ باشە پەرلەمان ئەگەر یاسا دەرنەکە متوانە نەتوانێت لە وەزیرە بسەنێتەوە محاسبەی حکومەت نەکە ئەی باشە پەرلەمان ئیشی چییە دابنیشین خەریکی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بین ئەمە هەیبەت شکاندنی پەرلەمان نییە ئەمە بێقەدرکردن و بێڕێزی دەستگایەکی مؤسسەیەکی گەورەی ئەم وڵات و شارەنی خەڵک متوانێت پێداوە من ئەڵێم ئەفۆم ببورە تخوا قسەکەت یعنی من ئەڵێم پەرلەمان داوا ئەەکەم لیان مووقیفیانوێ بەوەی ئێمە وەکو پەرلەمان ئەتوانین هەموو کارەکانی تر ڕابگرین بۆ ئەوەی ئەم حکومەتە ناچارکەین چۆن دەتوانێت بەشدار بین لەگەڵ لە چاکسازی ئەتوانین بەمەرجێک یەکەم هەموو حکومەت بانگ بکەین بۆ ناو پەرلەمان یان چەند وەزیرێک ڕۆژانە یا هەفتانە بانگیان بکەین علە لەقل ئێستاکە کە ئێمە ناتوانین یاسا دەربکەین لەبەرەوەی پەرلەمانی اعتراف بە سەرۆکایەتی سەرۆکی هەرێم ناکە خۆ ئەتوانین لەگەڵ حکومەتا کۆ ببینەوە بۆ ئەوەی چاکسازیەکیان لەگەڵا بکەین لە سێکتەرەکانی نەوتەڵێ لە سێکتەری پێشمەرگە ئەڵێ لە سێکتەری وەزعی ئابووری خەڵک ئەڵێ یەک شەریکە و یەک کۆمپانیا لەم وڵاتە نەماوە دنیای خەڵک بێ ئیش بووە من نازانم لە ژوورۆ باسی چیەکەم باسەکە ئەلەوەیە من لە ناو معاناتی خەڵکە ئەژیم من لە ناو دەرد و مەینەتی خەڵکە ئەژیم بۆیە تەحملی ئەو حاڵەتە ناکەی تۆ ڕۆژی ڕۆژانە لایکەم 15-20 پێشمەرگە تەلەفۆن بۆ بکە پارەیان نییە ڕۆژانە خەڵکی فەقیر خەڵکی گەنجی بێ ئیش جەنازە لە بەرچاوت بێتەوە پەرلەمانتاریش دانیشتۆ ماگانە مەعاشی خۆی وەرەگرێ خەڵکی 8 میلیۆن وەرەگرێ ئێمە 4 وەرەگرین ئەوجا تەحملی ئەو حاڵەتە ناکرێ بەڕاستی بەڵێ تۆ باست لەوە کرد کە وەزیری پێشمەرگە داوای ناوی کردەوە پێت وایە ینی تەنها وەزیری پێشمەرگەم هەوڵی داوە یاخود وەزیرەکانی تری ژەمان هەوڵیان داوە بەڵام ڕێگری دەکرێن یاخود سەرکەوتو نەبوون هەمویان فەرمو بۆ نمونە من ئەوەی کە لەبەرچەم وەزیری مالی خۆی ناڵێ پارە لە بانک نییە چەندێک ئاگای لە چەند نەوتە ئەڵێ من ئاگام لە زۆربەی نەوت نییە وەزیری کارەبا ناڵێ معاناتی من بەدەستی کە وەزیری کارەبایە گرتووە معاناتی بەدەست سوتەمەنیەوە هەیە ئێستاکە خەڵک تۆزێک کارەبا سەر ناکە کارەبا هەیە خۆ ئەوە ئاگاتان لێ دوو مانگێ بەر لە ئێستا چ قەیرانێکی هەز ناکەی بە دیاریکراوی معنی پەنجە ناخەنە سەر ئەو هەڵانەی کە هەیە ئەو ینی کێ ئەم دۆخەی دروست کردووە کێ وای کردووە کە وەزیرەکان نازانن
بۆزەی ئیدارای نازانێت داهاتەکەی لەکوێیە، وەزیری کارەبا نازانێت کێشەکانی چییە، ینی کێ وای کردووە؟ ئازیزی من خۆوەزعەکە زۆر بە جوانی دیارە کاکە سوڵتە و دەسەڵاتی پارە و پێشمەرگە و ئاسایش لای چییە؟ یان لای پارتیا لای یەکێتیە لە دەڤەرەکانی خۆیان وا زۆر وازەحە. ینی کێ وای کردووە کە ئەم تۆ دەست بۆ مەلەفێکی نەوت نەبێ یەک پارچە وەرەقەی نەوتم لەلایەن تا بزانام ئەم نەوتە ڕۆژانە هەر ئەوەی کە لەسەر سایتەکە دائەندرێ ئەهێنێ بۆ من. اینجا باشە ئەوەی من چی لەوە بکەم لەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکان بۆ من دێ. من باسم لەوەیە گەندەڵیەکەیە ئەوڵێ 800 میلیۆن باس لەوەیە نەوت لەودی و کوونە بێ ئەم عەقدی کردووە لەگە شەریکەی نەوتە شەریکەکەی کۆمپانیەکانی تورکیا ئەوان زامنی پاراستنی بۆڕیە نەوتەکەن ئەم لێرەوە زەرەرەکەی ئەدا. ئەی ئەو هەموو پارەی کە دیار نییە باشە ئێمە جاران ئەمانوت گلەیمان لە بەغا کرد ماوت بەغا پارەمان ناداتێ بۆیە مەعاش تاخیرە بێ و داوای لێبوردن لە خەڵکەکەین و خەتای بەغایە. باشە خۆ ئێستاکە پارەکەمان لە بەغا نییە ئەی ئەم نەوتە ئەڕوا پارەکەی بۆ نایە ئەی بۆ خەڵک سێ مانگ جارێ مەعاش وەرەگرێ ئەی بۆ بودجە نابێت ئەی بۆ یەک مەشروع دەست بەکار نابێت ئەی بۆ ئیعلانی چاکسازیەک ناکەین لە دام و دەستگاکانە. آخر ئەڵێن وڵا ئێمە حکوومەتەکەمان حکوومەتی چاکسازیە بۆی ئیعلانی چاکسازی ناکەین. چۆی چاکسازیە چه سەکتەرێک چاک بووە چ شوێنێک تۆم وەک موسسەیە یەک لە قسەی وەزیرەکان کە بەبێ ناوهێنان حەز ناکەم ناوبێنم دوای ئەژلەی هەرەینم طبیعیە ئەڵێ من وەزارەتەکەم وەکو دیوەخانی ناو بڵێ بۆی بینێرانی یەناقتی زیاتر لە بابەتەکە وەزارەت کوڕەکەی کاکوەسرەت کاک دەرباس ئەوە لە شوێنێک ئەو باسی ئەوەی کردبوو ئەڵێ وەزارەتەکەی من ئاوێت چونکە هیچ ئاوەدانی نییە کوا ئاوەدانی حەقیەتی فەقیرە. ئەخە ئەمە وایە بۆ نمونە ئێستا تۆ ئێمە گلەی لە وەزیر سەرۆکی هەرێمەکەن سەرۆکی هەرێم لە وڵاتە کاکە ئەوە ئینی تەواو بۆ ناڕە ئەی باشە جێگیری سەرۆکی هەرێم چ وەزیفەیەکی ئێستاکە ئەی بۆ جێگیری سەرۆکی هەرێمی ئەعلانی سەحبی خۆی ناکە لەناو ئەو سەرۆکاتی هەرێمێ عەلە لەقەل ئەو خەڵکە دڵی پێخۆش بێ. یعنی هەمومان معلق بووینە بە کورسیەکانمانەوە بە منی پەرلەمانتاریش وازاین ئەم کورسیەمان با بۆ بەهەشت. ئێمەنی کاکە من تەحملی ئەوە ناکەم بەڕاستی بۆیە من وەکو پەرلەمانتاری ئەعلانی موقیفی خۆم کردووە ئەڵێم ئەگەر نەگەنە چاکسازی من بەشدار نابم لە تعداکردن لەو خەڵکە بەشدار نابم لە گەندەڵی بەشدار نابم لە ناسۆری خەڵک بەشدار نابم لەوەی خەڵک تووشی قاتوقڕی بووە پێشمەرگەی قوربەسەر ئەوەی کە ڕۆیشتووە بزانە چەند هەزاری پێشمەرگەیە. آخر خۆ ئەمە قسەکە زۆر وازەحە پێشمەرگە سەنگەر چۆڵە کاچێ بۆ وڵاتانی تر هەمووی ئەبینن بە ڕسمی پێشمەرگایەتی و ڕسمی ئەوروپای پێوە. من ئەمە لە بەرچاوی من ڕوو بداوە منی پەرلەمانتار و پەرلەمانیش نەتوانێت چاکسازیە بکە محاسبەی حکوومەتێ بکە ئەی نەتیجەکەی چییە؟ ئەبێ هەردانیشم وەڵا چەند کەس بە منی وتووە تەنانەت پەرلەمانتاریش ئەڵێ تۆ بۆ لە خۆتی تێکەدەی مەعاشت نامێنێ و کێ ئەمڕۆ ئەو کوڕە بۆ خۆی شتێ بکە بۆ من هاتوومە بۆ نان و پیاز خواردن لە پەرلەمان یان ویستنی پێتوانێت لەناو پەرلەمان هێشتا مەنتیقێکەوە بیرەکاتەوە لەنێو پەرلەمانتاران قسەی بە من وترا بۆ نییە حاڵەتێکی طبیعیە یعنی چەند کەسێ ئێستا بۆ نمونە لەوانەیە جەنابەت بەنامەش بڵاتێت لەوان تۆ لە بەرپرسیارەتی ڕابکەیت بەرپرسیارەتی ئەوە بێت تەنها ئەندام پەرلەمان بم ئەوە بەرپرسیارەتی نییە تەنها ئەندام پەرلەمان بم من ئەڵێم پەرلەمانێکی فعال پەرلەمانێکی کاریگەر پەرلەمانێک ڕۆڵی خۆی بینێ پەرلەمانێک تەنها ئەجندای سیاسی تیا جێبەجێ نەکرێت پەرلەمانێک بتوانێت یعنی کەوتت فڵان وەزیر بێ ئەبێ بێت پەرلەمانێک بتوانێت ئیرادەی خۆی بسەپێنێ پەرلەمانێک بتوانێت سیستەمی وڵات بگۆڕێ وەڵی خوێنی خۆشمی تێڕێژم بەڵام تۆ بۆچی لە نێو هەموو وەزیرەکان ناوی وەزیری ئاوادانکردنەوە و ینی بە دیاریکراوی ناوی کۆستا وەزیر کارەباش مێنە وەزیری کارەباش مێنە بۆ نمونە وەزیری ئێمە وەزیرێکمانەیە هی کۆچ و کۆچبەرانە بڕۆ بێنێ ئێرە بزانە چی کردووە لە ماوەی هیچی بۆ ناکرێت چونکە پارەی لە بەردەست نییە وەزیری کارەبا پارەیە بەردەست نییە وەزیری کاروباری کۆمەڵایەتی دنیای خەڵک ناوی نووسیوە ناتوانێت ئەو با بەس وەزیرەکانی خۆم کە بەس من دەڵێم هەموو ینی کە تۆ ئاوەدانکردنەوەت هەیە شارەوانیت هەیە فەرم وەزیری شارەوانی فەقیرە بڕۆ بۆ لای کە پارتیشە ئافرەتە بزانە چ معاناتێکی لەبەرەوەی پارەی نییە دنیای خەڵک دێ بۆ لای وەزیرەکانیشمان ئیحراج بوونە بەرامبەر خەڵکی بەڵام ئەوەی کە ئیحراج نەبوونە ئەوەی لەوان گەورەترن خۆیان بە خاوەن قەزیە نازانن ئەو خەڵکیان خستۆتە بەردەم واجهەی خەڵک و خەڵک قسە بە پەرلەمانتارێک کەرێ سیارەیەکی بێ قسەی پێ ئەڵێ شتێکی تازەی بێ قسەی پێ ئەڵێ حەقچێتی مەعاشەکەی زۆرە پێشمەرگە دینارە لە جیرفانیان نییە پەرلەمانتارە و مەعاشەکەی بە سافی وەرەگرێ وەزیرە و مەعاشیە خەڵک ئەوە ئەبینێ حەقچێتی خەڵک گەیشتۆتە معاناتێک گەیشتۆتە ئێرێ لەمە زیاتر ئەم خەڵکە تەحمل ناکە ئەگەر خەڵکێک تەحملی ئەو وجدانی تەحملی ئەوە ئەکات خەڵکێک برسی و توینی قوربەسەر بووە بێپارە بووە ئێ وەڵای من تەحملی ئەو حاڵەتە ناکەم کاتە تۆ باس لەوەکەی کە دەست لە پەرلەمانتاری دەکێشیتەوە دەستیش لەوە دەکێشیتەوە کە لە داهاتووە خانە نشینی وەرنەگری
ئەی بۆ دەست ناکێشمەوە من مشکلم بۆ پارە نەهاتومەتە پەرلەمان من عمرم 45 ساڵە لە پەرلەمانە خوا ڕزقم ئەدا پەرلەمان ئیشکال لەوە نییە من بۆ بە خانەنشین بمیانم با هەر نەبێ خانەنشینیە من ئەمەوێ وەزیفەی خۆم ئەداکەم لەگەڵ ئەوەشە ئەوەندەی لە دەرەوە ئێستا خزمەتی وڵاتەکەم ئەەکەم خزمەتی مناڵانی بێباوک و پێشمەرگە و خەڵکی فەقیرەکەم لەناو پەرلەمان بۆم نەکراوە من ئەمەوێ ڕۆڵی خۆم کات ئامادەنیت لەداهات و گەر لە پۆستی پەرلەمانتارەتی دەستت کێشایەوە خانەنشینی ژوەر بگریت ئەگەر بە یاسا وەربگیرێ باوەڕ بگیرێ ئەگەر باوەڕ نەگیرێ لەمڕۆ من بە جەنابەت و هەموو بینەران لێم خانەنشینەکەش پیرۆزی حکومەت بێ من بۆ خانەنشین ناتوومە خی گەورە ڕسقی هەموو کەسەدا من مشکلم لە سیستەمی وڵاتە مشکلم لە گرفتی خەڵکە ئێستاکەی کە لە ناو پەرلەمانم ئیتر من ئەگەر نەمێنم خانەنشین لەکوێ وەربگرم من ئیشم بە خانەنشینیە دوایەوە کێ ئەڵێ من ئێستا بۆ نمونە ئەم فترێکە لە پەرلەمانە ئەبینم پەرلەمانێتی کە نەتوانێت دەسەڵاتیە بێ بەڵام من لە واقع ڕناکەم من لە گەندەڵی ڕناکەم لەواتێت دوو جارتریش خۆمەڵ بژێرمە بۆی بتوانم لە ناو پەرلەمانە ئیلا ڕۆژێک دابێ ئەبێ نەک من لەوانەیە کوڕەکەی من و نەوەکەی من و کوڕەکەی تۆ ڕۆلی خۆی بینێ لەناو ئەو پەرلەمانەیەکەی ئێوە وەکو پەرلەمانتارێک وابیرەکەنەوانی پێت وایە لایەنەکان ئەو پێنج لایەنی کە ئێستا لە گفتوگۆیان ینی هەست درک بم بارودۆخی هەرێم ناکەن کە خەڵکی هەرێمی کوردستان لەم دۆخایە بە قەناعەتی من هەندێکیان با ئەوانەی کە لەناو معاناتی خەڵکە ئاژین با بەڵام ئەوانەی تر کە بە کوردەکەی زگی دێر ئاگای لە برسینێ ئاوایە ینی ئەوان گویان لێ ئەو تا وەزعەکە بۆ خۆی ئەڕوا و هەر یەکەو لە شوێنی خۆیەتی بەڵام بەو زەعیفەی خۆی حکومت بۆ خۆی ئەو تا ئیشەکەیانی خۆی ئەڕوا هەر وەزیرە و لە وەزارەتی خۆیەتی کەسیش نییە محاسبەی کا سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێمە هەرەیە ئێستاکە بەڵام یاسای بۆ ناچێت پەرلەمانیش ئەوە تا خۆمان مەشغوڵ کردوتەوە بە یاسای بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و ئیتر خەڵک هەر ئێوە هاوکارەکانت پێشتر وا باسی ئەم خوڵی پەرلەمانتانە کرد کە خوڵێکی زیندووە و جیاوازیە لەگە خوڵەکانی پێشتر من ئێستا قەوەیەکی لە قسەکانی من بووە تا فترێ بەر لە ئێستاکە فترەیە بەر لە ئێستا ئەم وەزعە سیاسیە بارودۆخە تەنانەت لە مەسئولینی گەورەش ئەمڕۆ من هەر لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتانەوە لە یەکێ لە مەسئولە گەورەکانی ناو گۆڕان بوو هەمان قسەی بکرد وتی ئێمەش تەوەقوعمان ناکرد کە بەڕاستی ئەم یاسای سەرۆکایەتی هەرێمە ئەم کێشەیە دروستکا و ئەم نەتیجەی لێ دروست بێ ئەمە ینی ئێستاکە ئێمە لە ئیفرازاتی ئەو کێشە سیاسیە معاناتەکان بە یەکەوە ئەچێژین بەڵام ئەوەی کە زۆر پێوەی ئەتزێ ئاگرەکە ئەیسووتێنێ ئەو میلەتە داماوەی کە لە ژێرەوەی ئەنا پەرلەمان ئێستا من ئەگەر دابنیشم چی زەرەرەکەم لە ڕووی ترەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە هیچ زەرەر ناکەم بەڵام خەڵکەکە زەرەرەکە بەس ئەوە ئەگەر لایەنە سیاسیەکان قیاداتی لایەنە سیاسیەکان هەست بە معاناتی خەڵکیان بکردایە پێشی ئێستاکە ئەبوایە ڕێک بکەوتنایە ینی ئێستا تۆ تەسەوڕەکەی فەرمو ئەوانەیە تۆ شەشی مانگ تۆ تەسەوڕەکەی ئەو بارودۆخی لە بینی لایەنە سیاسیەکان هەیە حازرن بۆ ئەوەی شەشی مانگ چارەسەری ئەم کێشەیە بکەن یان پرۆژەکان ئەوە تا لەلایەک گاڵتە بە پرۆژەکە ئاکرێ ینی ئەلێەوە پرۆژەیە گاڵتەی پێ ئەەکەن کە ئەنەما ئێمە هینە حەیران و لاوەتەوە ئەوە جەوە جەنابی سەرۆکی حکومەتەوە تا گاڵتە بە پرۆژەکە لێ پرۆژە چۆن واکرد ئەی پرۆژە یانە بێ لەناو حکومەت لەناو پەرلەمانە هەڵبژێرێ سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەرێمیان لەنەبێ لەناو خەڵکە هەڵبژێرێ ئەی چی بکەین ینی چه سیستەمێکدا بنین بۆیە من ئەڵێم بە جددی ئێستاکە دەستساردبوونەوەیەک دەستبەردانێک جدیەتێک نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە هەمووی مەشروع تەقدیمەکە لە نەتیجەیە هیچ مەشروعێک تا ئەم لەحزەیە سەری نەگرتووە ئەگە سەری بگرتە منیش کاتە پێت وایە تا شەشی مانگ لایەنەکان دەگەنە ڕێکەوتن لەسەر کێشەی سەرۆکایەتیێرێ من لەو قەنەعەتەیەم نەگەم شەشی مانگە بە دە شەشی مانگی تر ئەگەر بەم حاڵە بێ و بەم نیەتە بێ ئیرادە نەبێ لەگەڵیا لەوانەیە بڵێن بم پێمان خۆشە بیان پێی خۆشە بەوەی کە مەسەلەن فڵان کەس وەکو سەرۆک بمێنێتەوە پەرلەمان بەم زەعیفەی خۆی بڕا حکومەت وا بڕوانە بەم شێوەی بڕا لەوانەیە پێیان باش بێ بەڵام بۆ ئەوەی سیستەمەکە بگۆڕی ئەوەی کە ئێمەمانەوێ وەک ئەو لایەنانە کە پرۆژەمان تەقدیم کردو زۆر زەحمەتە شەشی مانگ بگەن چونکە نیەتەکە بەو شێوازە نبینی تەسلیحاتەکان وا دیارە خۆ تەسلیحی جەنابی سەرۆکی حکومەت وازح بوو کە ئەو پرۆژانە هیچ نییە بنەمایەکی تەواوەڵام لە بەرامبەردا سەرۆکی پەرلەمان دەڵێت حکومت نابێت لە بەرپرسیارەتی ڕابکات حکومت 20 میلیارد دلار و موچەی سێ مانگی فەرمانبەران قەرزارە باز لەوە کا پرۆژەی خزمەتگوزارەکان جێبەجێ ناکرێت و نابێت لە بەرپرسیارەکان ڕابکەن و ئەبێ بەرپرسیارەتەکان لە ئەستۆ بگیرە ئێ باشە ئەو تۆ جەنابش دواڵێ منی ژواڵێ هاوڵاتیەکی سادە ژواڵێ سەرۆکی پەرلەمانی ژواڵێ ئەوە قسەی ئەبێ سەرۆکی پەرلەمان نابێ وا بڵێ ئەبێ بڵێ یارەی کە حکومەت لایەتی ئەبێ ئاوات پێتەنە ئەبێ سەرۆکی پەرلەمان وا بڵێ لەگەڵ ڕێزم ینی منی وادام دکتۆر یوسف دڵی دە من نێشێ ئەبێ وا بڵێ ئەو 20 میلیارەی کە دیارێ من وەکو سەرۆکی پەرلەمان ئاوها ئەەکەم
ئەو چاکسازیەی کە قەرارە حکوومەت بیکە بێت لە ناو پەرلەمانە ئاوها بکە ئێمە هەمومان ئەڵێن هەموو من و عەلی حەمەد ساڵح و فڵان و فیسار و هەمومان ئەڵێن گەندەڵی هەیە نەود ئەدەزرێ پێشمەرگە وەزعی خراپە ئێمە هەمومان قساکەین من باسم ئەوەیە من چی بکەم من یعنی منی دەسەڵاتدار وەکو پەرلەمان چی بکەم بۆ ئەوەی گەندەڵەکەوەیە کە دەست لە کار پێشیتەوە یاخود لە پەرلەمان یا شێوازێکی میکانیزمێکی نوێ بگرنە بەر چه میکانیزمێک زۆر گەڕین بەدوای میکانیزمە فەرم من دانیشم لەگە سەرۆکاتیە لەگە فراکسیۆنی خۆما لەگە فراکسیۆنەکان تەوتم کاکە هەمویان لەگەڵ ڕێزم تەبان هەموو ئەندام پەرلەمانەکان ڕێزم بۆ هەر هەمویان لەگەڵ زۆربەیان باسی ئەم قسانەمان کردووە هەمویان قسەکانی منەکانێ بەخوا بالفعل وایە خەڵک بێزارە ئێمە بێزار بووینە ئیحراج بووینە بەڵام ئەوان نایکەن من بۆ خۆم ئەوەکەم من چی بکەم یانی بەڵێ کاکەڕان ینی تۆ وەک ئەندامێکی یەکگرتوو هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستانت پێ باش بوو سەبارەت بە کێشەی سەرۆکایەتیێرێ هەڵوێستی یەکگرتوو ئەتوانم باوەڕ کە یەکگرتووش نەومایەوە قسەیەمە کرد خوا ئەگەیلێکەوە قسە ئەو من بە قەناعەتی خۆم ئەوەی یەکگرتوو کردی بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم هەمومان لێمان وازەحە فەرموو ئەوە جەنابی سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان تر ئەیانوت بێتە ناو پەرلەمانەوە و بە قەناعەتی خۆیان بێنە ناو پەرلەمان حەل بێ باشە ئەگەر ناو پەرلەمان حەل بێ بە من ناڵێ یەکێتی و کۆمەڵ و گۆڕان بۆ دانیشتن بۆ سازانەکان ئەگەر لە ناو پەرلەمان حەل بێ بۆ دانیشتن لە دەرەوە ئەوە یەکگرتوو و ڕازگۆ بوو لەگەڵ ئەو خەڵکەیە وتی کاکە ئەبێ لە دەرەوە چارەسەر بکرێت چونکە ئەمە وەزعێکی سیاسیە و بارودۆخەکە سیاسیە ئەگەر لە ناو پەرلەمانە حەل بێ بۆ ئەمریکا و بەریتانیا و UN دێنە سەرخەت بۆ قاسم سلێمانی دێتە لای حیزبەکان ئەگەر ناو پەرلەمان حەل بێ کەواتە لە دەرەوە حەل بێ یەکگرتوو وتی لە دەرەوە حەلیکەن بە سازان بۆ وێ ڕێککەوین ئێستش ئاخیر پرۆژەی یەکگرتوو کە دراوە یەک لە پرۆژەکان ئەوەیە ئێمە ئەڵێین کاکە مادام ئەم ڕاپرسیە کە برادرانی پارتی لەگەڵ چوارلایەنەکانی تر خلافەیە لەوەی کە ئایا ئەم ڕاپرسیە سەرۆکی هەرێم ناو خەڵک بیان ناو پەرلەمان بێ پێشنیارەکەی ماوەیە ئەڵێن بە زووترین کات ئەم وڵاتە دەستوریە بچکە دەستور لە هەموو شتێ مهمترە ئێمە با دەستور دابنین لەگەڵ دەستور تەواو بوونا خستمانە ڕاپرسیەوە ئەمەی سەرۆکایەتی هەرێمیش بخینە ڕاپرسیەوە خەڵکی بڕیار بدە ئایا لە ناو حکومە لە ناو پەرلەمانە سەرۆک هەڵبژێردرێ یا لە ناو خەڵکە هەڵبژێردرێ ئەو یەک لێ پێشنیارەکان ئەگەر و پێشنیارە تقریبان سەر بگرێ واتە سەورەکەم یەک دوولایەن شپیان باش بێ ئەوە شتێکی زۆر باشە بێت تا حدێک حەلێکی وەسەتە میلەت بڕیار ئەدا سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێردرێ یان لە ناو خەڵک هەڵبژێردرێ بەڵام سەلاحیەتەکان دیاری ئەکرێ ئەو کاتە لە ناو پەرلەمان بێ لە ناو خەڵک بێ ئیتر ئەمەی کە یەکگرتوو کردوێتی ئەمەیە چی بکات یانی کاک حاجی کاروان بە کورتی گەڕەوەڵام بێتەوە گەر شەشی مانگ لایەنەکان نەگەشتنە ڕێکەوتن حوتی مانگ تۆ ئەندامی پەرلەمان نابیت من حوتی مانگ ئیستقالەکەی خۆمە دەمە سەرۆکایەتی پەرلەمان لە دوای شەشی مانگ ئەگەر ڕێک نەکەوتن ینی زانیمانی هیچ تروسکایەک نییە بەڵام ئەگەر شەشی مانگ بۆ نمونە لایکەم لە 150 ئەمەلێکمان هەبوو بۆ ڕێکەوتن ئەو کاتە منیش تەرەفیەکەم زۆر طبیعیە خۆم مقابلە من ناتومە شەڕ لەگەڵ لایەنەکان بکەم من ویژدانم زەمیرم مرتاح نییە لەو حاڵەتی کە بەسەر من هاتووەکو پەرلەمانتارێ لەواچی خەڵکێک دڵی باش بێ بەس من دڵم زۆر خراپە بۆ ئەم حاڵەتە ئەگەر لە دوای شەشی مانگ نەکەوتنە ڕێکەوتنێک و هیچ ئەمەلێک نەما ئەو کاتە من ئەوەی خۆم پێشکەشی سەرۆکی پەرلەمانەکەم ئەو ڕێکارە یاساکانی خۆی بگرێ و ئەتر منیش وەکو ئەو هاوڵاتیە کرد ئەژیم ئەو چۆن بە 500 دینار 500,000 ئەژێ پێشمەرگەیە کە کرێخانوشی 300,000 خوا ڕزقی ئەو دا و ڕزقی منیشەدا چ مشکیلەمانە ئەو کاتە ڕۆلی خۆمە بینم لە دەرەوە لە دەرەوەش بەڵێ زۆر سپاس بۆ حاجی کاروان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کە لە شاری ئەولێرەوە لەگەڵ مابووی